لە ئێستادا لە هەریەکە لە قەزای سۆران و خەلیفان و ڕەواندوس پێشبڕکێی تاقیکردنەوە بۆ کورتەیەک لە ژیانی پێغەمبەری ئازیز درود و سەلامی خوای لەسەر بێت بەڕێوە دەچێت. پرۆژەکە یەکێکە لە پرۆژەکانی بەشی بانگەواز و پەروەردەی مەڵبەندی سەورانی کۆمەڵی دادگەری بۆ منداڵان و ناوجەوانانی ئەو دەڤەرە. بۆ زانیاری زیاتر لەسەر پێشبڕکێکە ڕاستەوخۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوێیی لە سۆرانەوە لەگەڵمانە. کاک ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. مامۆستازانە سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری لە مانجی مەولود بە چەند پرۆژەیەک هەستاوە، لەوانە بڵێن پرۆژەی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم بناسەکەەوە یەکێکە لەو پرۆژانەی بەشی بانگەواز و پەروەردە لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری پێی هەڵساوە. ئەمڕۆ تاقیکردنەوە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵێ ڕەواندز و هەروەها لە خەلیفان پرۆژەکە بڵێن ئەمڕۆ تاقیکردنەوەی لێ ئەکرێتن. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بەڕێوەچوونی پرۆژەکە چمە لای دکتۆر مصلح سەرپەرشتیاری پرۆژەکە گەربەیتە ئێرە. دکتۆر سڵاوت لێ بێتن، پرۆژەکەتان چۆنە و ئەو تاقیکردنەوەکە چۆنە؟ وڵی خۆی گەورە لە ئێوە و لە بینەرانی بەڕێز و خۆشەویستیش بیتن. بێگومان ئەو پرۆژەی یاخود بڵێن پێشبڕچەی پێغەمبەرەکەت محەممەد صلی الله علیه وسلم بناسا بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری پێی هەستا بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەر لە سەرەتا و دەستپێکی ئەو مانگە پیرۆزە مانجی مەولود بە بۆنەی لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هەستان بە سازدانی ئەو پێشبڕچەیە بۆ منداڵان و نەوجەوانان بە مەبەستی ئەوەی کە زیاتر بتوانین کە منداڵانمان و نەوجەوانانمان بە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئاشنا بکەین. بێگومان ئەو پرۆژەیە هەم بۆ ناو سۆرانە و بۆ خەلیفان و بۆ ڕەواندوزیشە نزیکەی 310 قوتابی یاخود بڵێن 320 قوتابی بەشداریان تێدا کردیە و ئێستا بڵین پێشبڕچەیەکە ئێستا دەست پێ کاتن تاقیکردنەوەکە. بێگومان بەشی بانگەواز و پەروەردەی مەڵبەندی سۆران لەم مانگەدا کۆمەڵێک پرۆژەی هەبوون، لەوانە بڵین ئەو پێشبڕچەیە و هەروەها سازدانی هەنگێک بەو بۆنەیەوە و پرۆژەی دیشمان خوای گەورە یار و یاوەرمان بێتن بەردەوامە بین، بە تایبەتی پرۆژەی پەروەردەی بۆ گەنجان و بۆ نەوجەوانان و بۆ منداڵان. پرۆژانە تا چەندە گرنگن بۆ مناڵان و نەوجەوانان با شارەزای لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیدا بکەن و لە ژیانی ڕۆژانەیان پەیڕەوی بکەن؟ وەڵا بێگومان گرنگی زۆرە. ئێمە خۆتەزانی لە سەردەمێکەژین کە یعنی خەڵک بەڕاستی و بە تایبەتی شەپۆلێکی بێباوڕی لە وڵاتی ئێمەدا لە ئارادایە کە گەنجان و نەوجەوانان و منداڵان بەرەو بەڕاستی بڵێن بەرەو هەڵدێریان نەباتن. ئەم جۆرە پرۆژانە ئاشناکردنی منداڵانمان نەوجەوانانمان بە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و چاولێکردنی و کردنە قودوە و بە پێشەنگ ناساندنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام مرۆڤی مسلمان لە ژیانی خۆیدا کە بیکاتە پێشەنگ و چاوی لێ بکاتن بێگومان گرنجێکی زۆری هەیە. تۆ نەوەیەکی دەستپاچی ئەمین، نەوەیە کە داوێن پاک و زمان پاک و ڕەوشتی جوان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی کە لە قەزای سۆرانەوە لەگەڵمان بوو.